ئێستان ڕادەکێشم بۆ لای پیاوێک کە نەبە ژەهر نەبە گولە نەبە بڕین نەمردووە. ڕاسپۆتین سەیرترین پیاوی ڕووسیا. با بزانین ڕاسپۆتین کێیە؟ Our guest of honor, Father Rasputin. Grigory Rasputin. Time to dance. هەمومان یەکێک لە سەیرترین کەسایەتیەکانی مێژوو دەناسین. ڕاسپۆتین ئەو دەروێشە ڕووسیەی کە بەهۆی نزیکی خۆی لا بنەماڵی شاهانە توانی ڕووسیا بکاتە ژێڕکێفی خۆیەوە و مردنەکەی لە ژیانی نامۆتر بوو. ئێستا دەڵێن چۆن مرد یاخود با باشتر بڵێن چۆن کوژراوە. لە ساڵی 1916 ژنێک داوای لێکرد کە چاوی پێ بکەوێت. ئەویش لەبارەی ئەو ژنەوە زانی کە جوانترین ژنە لە ڕووسیا نەیتوانی داواکارەکەی ڕەت بکاتەوە. وە کاتێک کە گەیشتا کۆشکەکەی ئەو خاتونەی کە داوای لێکردبوو چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجام بدات با جلێکی ڕەسەنەوە چوە ژێرزەمینەکە. خواردنەوەیکی ژەهراوی دا بە ڕاسپۆتین بەڵام کاریگەری نەبوو. پاشان کێکێکی ژەهراوی پێدا بەڵام زۆر بە ئاسایی خواردی و هیچ کاریگەری لێ نەکرد. ئەمە هەمویانی تووشی شۆ کرد. بۆیە یەکێک دەمانچەکەی دەرکرد و دوو گولەی لە سکی ڕاسپۆتیندا. ڕاسپۆتینیش کەوتە سەر ئەرزەکە و هەمویان وایان زانی کە مردووە. بەڵام ڕاسپۆتین هەستایە سەر پێ و بەرەو حەوشەکە ڕای کرد. دواتر وایان زانی کە بەڕاستی ڕاسپۆتین جنۆکەیە و ناتوانن ڕزگاریان بێت لێ. دوای ئەوەی کاتەقەیان لێ کرد سەرباری مردنی جەستەی پارچە پارچەیەکەن و دواتر خستیانە ناو عەرەبانەیەک و فڕیاندایە ناو ڕووبارێک. دوای چەند ڕۆژێک لەسەر ڕووی ڕووبارەکە بەدەرکەوت. بەڵام دواتر لە پشکنینەکە دەرکەوت کە ڕاسپۆتین نەبە فیشەک نەبە ژەهر نەمردووە بەڵکو بەهۆی خنکاندنی بۆ لە ئاوەکەیە. دەگوترا ڕاسپۆتین پێشتر ژەهری کەم دەخواردەوە بۆ ئەوەی هەر کەسێک بیەوێ ژەهر بکاتە ناو خواردنەکەیەوە کاریگەری لەسەر نەبێت. لە ماوەی 3 مانگدا دوای کوشتنەکەی ئەو کەسەی کە تەقی لە ڕاسپۆتین کردبوو تەختەکەی لە دەستدا و هەموو ئەندامانی خێزانەکەی لا سێداردران. هەروەها وەکو ئەڵێن ڕاسپۆتین پێشبینی مردنی خۆی کردبوو چونکە پێشەو ڕووداوە زیادەڕۆی لە خواردن و خواردنەوە کردووە وەکەوەی کە بزانێت چارە نووسی کۆتایی ئەو دێت. ئەوە بوو تاوەکو ئێستا مردنەکەی ڕاسپۆتین بۆتە جێی سەرنجی هەموو جیان کە ئایا ڕاسپۆتین چی بووە کە نە بە ژەهر نە بە فیشەک نەمردووە. ئەویش تەنها بە خنکاندن مردووە لە ئاودا.